پارتی ڕێکەوتنێکی لەگەڵ عەرەب و تورکمانی کەرکووک بۆ دانانی پارێزگار و پێکێنانی حکوومەتی خۆجێی ڕەت دەکاتەوە. لە دوای سێم کۆبوونەوەی سوودانی لەگەڵ لایەنە براوەکانی کەرکووک دەنگۆی ڕێکەوتنی پارتی و عەرەب و تورکمان بڵاو بووەوە. گوایە پارتی پرۆژەیەکی بۆ پێکێنانی حکوومەتی کەرکووک داوا بە سەرۆکۆزیرانی عێراق. کارگێڕێکی لەقی پارتی لە کەرکووک ڕەتی دەکاتەوە ڕێکەوتنیان لەگەڵ عەرەب و تورکمان هەبێت. ناوبراو ئاشکرای دەکات یەکێتی ڕێکەوتن و پرۆژەی داوا بە لایەنەکان بۆ چۆنێتی بەڕێوەبردننی حکوومەتی کەرکووک. چەند کۆبنەوەی کراوە دیارە لەسەر پێکهاتنی لایەنەکان لە کەرکووک. ئەم کۆبنەوەش نەگەیشتونەتە نەتیجە هۆکارەکەی پارتی نەبووە و ئەو دەنگۆیانە شەمووی دوورن لە ڕاستیەوە بە هیچ شێوەیەک پارتی لەگەڵەوەیە نەبووە. بەعەکسەوە یەکێتی لەگەڵ ئەوەیە لەگەڵ لایەنی عەرەبی و تورکمانی دانیشتوون 2 ساڵ بە 2 ساڵ محافز وەربگرن. تەنانەت شەو کۆبنەوەیەکە بووە لە ماڵ شێخ ئەرکان مەساری 4 لە ئەندامانی مەجلیسی محافزەی کەرکووکی عەرەب کۆبوونەتەوە و لەگەڵ تەبەنای ئەو اقتراحەیەکێتیان کردووە و ڕئیشان نزیکە لەیەکەوە بەڕاستی. تەنانەت مناقەشەوەشان کردووە ئایا 2 ساڵ یەکەمی ئێمە بیان 2 ساڵی ئەخیری ئەوان بێ. بۆیە بەعەکسەوە ئێمە داوامان لە یەکێتی کردووە کە کاندیدیان هەبێ بۆ پارێزگاری کەرکووک تا ئێستا نەیان بووە. ئەبێ ئەوان گلەیەکە لە خۆیان بکەن. بەعەکسەوە ئێمە لەگەڵ هەر لە بیدایەت و ڕێیمان وا بۆ ئێمە وەکو کورد ئەبێ یەک تیم بین و ئەبێ هەرواش بین. یەکێتی دەڵێت پرۆژەی هاوبەشمان بۆ کەرکووک هەیە بە جۆرێک هیچ پێکهاتەیەک لەسەر حسابی پێکهاتەیەکی دیکە دەسەڵات قۆڕەخ نەکات. سەرۆکی کوتلەی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت هیوادارین بەبێ یەکێتی هیچ هەنگاوێک بۆ ئیدارەدانی کەرکووک نەنرێت. ئێمە پرۆژەی تایبەتمان بۆ کەرکووک هەیە لە ئامادەمان کردووە کە پرۆژەکەمان پرۆژەیەکی اقتصادی خزمەتگوزاریە بۆ شاری کەرکووک بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک بۆ هەموو پێکاتەکان بەبێ فەرق و جیاوازی. بەڵام دیارە تا ئێستا بەداخەوە ڕێگری هەبووە لە ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارەکانی بکات دەست بەکار بێت لە کارەکانی کە بێتە هۆکاری خزمەتکردنی خەڵک و کۆمەڵانی خەڵکی کەرکووک. هۆکارەکان زۆرن دیارە هۆکارەکان زۆرن بەڵام ئەوەی کە ئێمە وەکو یەکێتیەمانەوێت حکومەتێک لە کەرکووک بێتە ئارەوە حکومەتی هەموو پێکاتەکان بێت. حکومەتی تەڕەفێک نەبێت حکومەتی زۆرینەیەک نەبێت لەسەر حسابی کەمینەیەک. ئێمە ئەومان ناوێت. ئێمە حکومەتێکمانوێت حکومەتی شەراکەت بین هەموو لایەنەکان و وەنیێنەرایەتی هەموو پێکاتەکانی تێدا ببینێتەوە. زیاتر لە 6 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە چووە. بەڵام بەهۆی ناکۆکی نێوان براوەکانی هەڵبژاردن نەتوانراوە پارێزگاری نوێ بۆ شارەکە دابنرێت و حکوومەتی خۆجیەیی پێک بهێنرێ. ئەمەش لە کاتێکدایە خودی سەرۆکوەزیرانی عێراق سەرپەرشتی کۆبوونەوەکانی تایبەت بەو پرسە دەکات. بەڵام بەهۆی ناکۆکی پێک هاتەکان سێیەم کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەدانی کەرکووک بە سەرپەرشتی سوودانی بێ ئەنجام بوو. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.